لە شیکارێکەمان بۆ دۆخی جەنگەکە میوانی جیاوازمان هەیە لەو لێرەوە دەچینە دۆک لە دۆکیش میوانێکمان هەیە بەڕێز کاک عەلی مستەفا چاودێری سیاسی لە دۆکەوە لەگەڵمانە بەڕێز کاک عەلی سلااوت لێبێ ئەم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بەڕوانینی تۆ 19 ڕۆژەی جەنگەکە چیمان پێ دەڵێت؟ دەمێوەژی باش گەلەگەلک سپاس بۆ بێدەلیێ هەڵبەت ئەمل دوماهیکە هەفتە سێ یا جەنگێدانە نابەرە ئەمریکا و ئیسرائیل ڕەخێکی فێر شەوان بۆ سەر ئێرانێدا ئەگەر ئەم وەکو هەڵسەنگاندنێکی بووان سێ هەفتیاندا بکەین ئایا ئەو ئارمانجی بێت و ئەمریکا بیا دەستخۆ ببینێتن دەست بەهاتینە دەستبەنە هاتینە یعنی وەکو ئاڤریەکە یا دەستپێکی مخابن ئارمانجت ئەمریکاش دیارە گۆڕانکاری بەردەوام دانە ئەو چارمەرجێت دەستپێکی ئەمریکا دانن و ئەگەر ئیران ڕازی ببیتن ڕەنگە شەر هەردەست پێ نەکەتن ئەو ژیاوەکو هەڵبەشاندنە بەرنامەوێنی نەواوی بوو ڕادەستکردنا وێ پشکا یۆرانیوم ئەوە هاتیە هێوێنکردن دمایکەینان گەپێن بەردەوام سەر ئیسرائیلی و هەڵوەشاندنە بەرنامەوێ موشکی ئەوکو بەردەوام گەپەکە بۆ گەل سەر ئیسرائیل و دەورەبەراندا لێ دبەرە خودینێ ئەف شەڕێ هەنێ ئەلوان سێ هەیوان ئەلوان سێ هەفتیاندا سەرارای وێری کو بەردەوام ترام ئاوریە پێ چەندێدا دەبەکومە بەرنامەوێ پێتاندنە یۆرانیومێش ناوبریە ما هێزەوە یا بەرگریە یا دەریایش نابریە ما هێزەوان یا ڕاکردنا یا موشکن بالیستیکی مەش نابریە مە هیچ هێزێک بوونات بۆ ئیرانێ نەهیلایە بابرکە ئەسمانی دە باڵەدەستیەکە تمام سەر ئەسمانی ئیراندا هەیە لێ دیسان شەر بەردەوامە کەواتە مادەم شەر بەردەوامە هەلدەستپێکیشدا هەندێک ئاماژە هەبوون و ئارمانجێت یەت ئەمریکا و ئارمانجێت یەت ئیسرائیل دوو ئارمانجێ جێک جدانە بەلکو چ جارە ئەمریکا داخواست نەکردێت و ئارمانجە وەشنابرنا ڕژێم دومایکەینانە ڕژێما یا کومارە ئیسلامیە ئیرانیە بەلکو بەردەوام ئەمریکا ئابری پێ چەندێ دانەوەک و هەندێک فشار گەلێکی تۆنش بوەرە دەستبەردارێ بەرنامەی خۆی پێتاندنە یۆرانیۆمی دیبیتە بە دیسان هەمانش دەمدا ئیران ڕابکەشیتە ڕێککەوتنێکی گەل ئەمریکا باشە لێ ئیسرائیل پێچەوانە وێ بوو ئیسرائیل بیا بێ دەلی بێ پند وەربگریت بوشنابرنا ڕژێمە کۆماریە ئیسلامی کە ئەو بەردام وسە لێتەوەک هەم ویلایەتە فەقیە گەفەکە و بەردەوامە سەر ئیسرائیل ئەف هەردوو ئارمانجە دو ئارمانجی جێکجدام بەندێکی شەر بەردەوامە ئەبارم هەفتیا چارێدا دەبیتە شەڕی ئێگلاکردن سەر تەنگەتەرە هۆرمز کاگەلی لە سەرەتاوە وا دەردەکەوت ئەوەی کا بەڕێزە دێڵێ ئامانجی ئیسرائیل و ئەمریکا دوو ئامانجی جیاواز بێ ئیسرائیل ئامانجەکەی نەمانی نیزامەکە بێ کۆتایی پێێنانی بێ بەڵام دۆناڵد ترامپ و ئەمریکا ئامانجێکی دیکەیانە بێ بەڵام لەم دوو سێ ڕۆژەی ڕابردوودا هەم لە لێدوانەکانی دۆناڵد ترامپ وا دەردەکەوێ هەم بەکردداری لە ئەرزی واقعدا لە مەیدانی جەنگەکەدا وا دەبینین کە ئێستا ئیتر ئامانجی جیاواز نییە ئەوەی دۆناڵد ترامپ دەیڵێ هەرەوەی کە نەتەنیاهۆ دەیڵێ یعنی ئامانجەکەیان خەریکە دەبێت ئەوەی کە نیزامەک دەبێت کۆتایی پێبێ یعنی ئەو ڕێکارن دەستپێکی یەت هێرش برنێ سەر کومارە ئیسلامیە ئیرانێ ئەمی ئاماژە بوون و ئەدە ئەدوان بێتن چەند لێدانەکاندا یعنی یەکەم لێدان ئەو بکو سەرێ ئێکێ ڕژێمە کوماریە ئیسلامی کەساتی عەلی خامنەی داهاتەش نابرن دەورە بەرێتوێنیدا بازنێ دوێدە هەمی ئەو کەساتیان دیسانیت باڵەدەست ناو کومارە ئیسلامیدا ئەویش نابرنەدە ئارمانجی لێ دومایکێدا یەت ترامپ وەکیتەژ ئاماژە پێداە بەردەوام ترامپ هەندێک ئاماژێ هەندێک کەساتیا دەبک و حتانێکە ئەو کەسێ مدبێتن و بشێتن ئیرانی بوو پشتی عەلی خامنەی بڕێدا ببێتن هێشتا نەهاتیە درستکردن یانژی ئەو کەسێ دەست مندا ئەوەن دەبێتن ئەوی بەترێ هەر کەسێکی بێتن ئیرانی بڕێکی بەبێتن دەبێت ڕازی بوو نامە سەر ببیت ئەڤژی ڕێک وێ چەندێ ڕاز بکردە بۆ ئەرمانجە ئەمریکاژی گۆڕانکاری سەردەهاتنەوە لێ ئەو کارنێک و ئەبروکە هەر کەس زانێتن ینی هەندێک نیشانێت هەیە ئایا ئەمریکا دەبێتن ڕژێمێش ناو ببێتن یان ڕابکێشتە ڕێککەوتنێدا هەڵبەت ئەگەر ئارمانجش ناوبرنا
یا نابرنا کمارک اسلامی ایرانی بیتن اوه دبیتن یان برای نافخویی و که خوپشاندان سرتاسری ایران دست بکن که اپوزیسیون رول خوی کارگر ببینن برهب بیتن که دستالات ور بگیریته و یانشی دبیتن امریکا دستی خوبو هرشک زمینی ببیته و البته همین چابدارین سیاسی هرش زمینی گله که دیر بینه و تنانات نف امریکا پوپوجدا رنگ گواشن مصلن تیسر اداره ترامپی که دست برن بو هرشک زمینی رنگ کارودانت و گله که خراب سر امریکا بینه و دمایی که جدا دمایی که دستالات یا ترامپ کماریا ببینه و بلکه قازانجا یا دموکراتیا تبزوریته و بندی اف خیاره یعنی اف بجاره حتی که امریکا جی ترامپی خودیری به چند دریه هر چند دلبری وره هنی آماجه به چند هنه بکو جماره که یا زیادتر یعنی 50,000 مارینس آماده کردن اگر هاتو چل صبحیا بهتن پیوسی پیره ببیتن لی امریکا وی چندی از باور ناکم وکی گلک بشن اول رنگ خوکشتنک بیتن امریکا بچیتن آخا ایرانی داشت برکو هر کس زانی دا آخا ایرانی وکو جغرافیا که گلک برفره او از منا 47 سالت کمار اسلامی ایرانی تداجین رنگ گلک استن بیتو بشه دماهی که در رژیم بینیه و تنانت افسرین که هاتینا کشتن جی رنگ بو ایرانی نه گلک قرص بین جهگیرا شنگیرا بوان ببین تا دیسان بردامی پر رژیم بتبم عالی اپوزیسیون از بار اپوزیسیون نه او آمادهی تدانینه ابش رخی دا وکو کرد هرچند کرد گلک بجیرانه گلک عقلانه سرداری الگلوی بابتی تا کریه نبوینه داردست یانجی نبوینه کارت که امریکا وکیویت بتن بخوب کار بینه جبر که اگر دست پیک دا آرمانجا امریکا حلوشاندن اوی رژیمه نبیتن بست تنه گواش بیتن که واتا اپوزیسیون نه آماده خوب بچتا جهنمه که دا که او رژیم دیسان یا هزار تیرخو او هز هبید بو سرکوت کرنا یا اپوزیسیون او کود نکن نف ایرانی داد مثلا بابت یه خوب پیشاندانان داشتم رنگل وی حتی یا به دا از بارم دوتش گلک با امریکا گلک گرنگل هم در تنگ هرمز هم جی او بنگه کو بوین سرکوتگر کو خوب پیشاندان نه نکرن ایرانی وی بتری او ببن آرماج وکی چوانه کل دی اسرائیل هرش برنا سر برپرسی یکی حوالگیریا یا ایرانی اما ایکش وان آماجه کو آلتی سرکوت کرنا خو پیشان دران وکو اطلاعات بیتش نادرن ده رنگ اما وکو آماجه بیتن کوی بهتری کاری سروری بیتا کرن خو پیشاندان مزن در دست بیت کن آیا اف خو پیشاندانی تنه دیشین دو مایی که رژیم اینن البته اوجی بسیار رنگ گلک هرکاتی پیت بین گلک یا استن بید یا قرص بیتن وانچول 7 سال تنه دا رژیم کماریا اسلامی ایرانی رژیم که گلک پتکه گلک آستان گید مزن دردنمی خلکی ده هنگو بشیتن وقت پیشاندانا بکتا درگه دمایی که پر رژیم بینی تبن بنده اوه دیدنا من دیسان گلک یا آسیه بنده اگر آرمانجا ترامپیشی گل آرمانجا اسرائیل ایک بگیرید که دمایی که رژیم اسلامی بینید ایرانی البته اوه دبیتن هندک علاوه کار بینید و هم خورد کرنا نچار کرنا اپوزیسیونی کو وکو هزکا چکدار طایبه جیل طهران وان جیدی کو ناوند فارسانه یجبر کو اگر روش حالات بیتن رنگ اوه تیرا ویره نکت کو دمایی که رژیم کماریا اسلامی ایرانی بینیدن کاغلی دو پرسیارم بە بڕوای تۆ جەنگەکە بە زووی کۆتایی پێدێت بەرمەبناوی خوێندنەوانی کە کردت بۆ دۆخی جەنگەکە بۆ لێدوانەکان بۆ هەڵوێستی دۆناڵد ترامپ نەتەنیاهۆ ینی کە دەڵێم کۆتایی پێدێت مەبەستم بە کۆتاییاتنی نیزام یاخود ئاگر بەست بێ يعني حطانك هلبات جير بجير از باورم نهجي جير بجير هندي دانستاندن پیش پردا بردوام ما بين ایران و بین امریکا دا ایکش وانجه اوه که آیا اگر دست بیتر راگاندن یا شر کوتاهی بیتن دمایک لگدانا یانجی لدوانا یا عراقچی وزیر درویه ایران بیشتن عمل گل اگر دست که کاتینینی بلکه مدبیتن اگر دست که هردمی افشار دوباره نبیته و که وقت اگر هم بچینه اگر دست که هردمی شر دوباره نبیته و ابوی چند سال بینید که بیتن ایران که بیت جیربار رکبتنه که گل امریکا اوجی او آرمانجی امریکا بیتن بنده از بیشن الحفتیا یا چاره دا امچابری ورینه
هم gelek فشار سرگرویا یا هرمز خور ببنه و جبر کو امریکا براسی گروا هرمز يعني در طنگ هرمز يبيا مصيبتك بو امريكا يعني پشتی کو ناتو هم یا خو به بهر کی خو بکشه کو هم ناچینت دی بابتی ده هم اروپا دیسا نبویا شریکو بشتن پاپورا روانه گریا یا هرمز بکده و پارستنا ریرا و گریه بکده كوات الحفتية شارد از باورم ام دابيت جابري ويري بيتن ركفتنا كاجير بجير يا مودا برفرهتر يعني بيشتا قناقه يا درجتر ما بين امريكا وايران دا بيتكرنو اگر بس شر بيت راوستاندن و دماهي كي ببهر الشر بقناقه بيتكرن هميشه اي خال من بيتن اسوي جبير بكم ترامب بيتن جبي شر درواز بيتن بري كو كارودانا كنيريني الرجاء پشتوانیت کماریا بیت کردن و جبر کو بفید نویتن کارودان و باندورا و السر هلبجاتن دید گرا یا هلبجاتن دید امریکا دا دیگلک بیتن نخوازم کو خرجیت وی شری 12 میلیارد تی پراندن رنگ الحتیابه دا دربازی 15-16 میلیارد جی بیتن ابیجی بیشک گمان کارودان کنیرینی هیل سر رجاء پشتوانیت دید کماریان دا بویا اوه ترامپیت ویتن الوی شری کاچاوا دست بکریه و لوی شری کوتاهی بینیتن سرکفتنه که جه اوه کو جرخانا یا برگیریا یا ایران بیتش ناو برن بابت پیتاندنا یورانیوم بیتش ناو برن ایران ویتری نبیده گفکل سر اسرائیل و دورت الدورو بر اوه شیطن وی بیانوی بو ترامپی دست بخیتن بیشتن ام شری دست سرکفتی بوینه مادام شری دست سرکفتی بوینه ام گشت نوی قناقی که افروکه ایران ملکتی رکفته نبیتن البته همین راستی جوید سلمینن که ایران او الوان صحفتیات روبرو ایران بیتن رنگ او 20 سال دیجی نشتن جاره که دی ایران ببگریته و الوی چارگوشی او چارگوشه کوشتر دست بگیری سپاس دەکەم زۆر بەڕێز کاگەلی مستەفا چاودێری سیاسی سپاس کە لە دۆکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ خستنە ڕووی سەرنج و بۆچوونەکانت پێمان خۆش بوو میوانی جیازمانە بێت لە دۆکەوە لە دۆکی ڕەنگینەوە